بەرەبەیانی ڕۆژی یەکشەمە بە مەرامی شێواندنی دۆخی ئەمنی ناوچەکانی ڕۆژئاوای کەرکووک تیرۆریستانی داعش پەلەماری کارگەیەکی سەر بە کۆمپانیای غازی باکووریاندا دوای ئەوەی هێزەکانی پۆلیسی نەوتی باکوور ڕوبەڕوویان بوونەوە چەکدارانی داعش بەرەو شوێنێکی نادیار هەڵاتن. بەتەئکید ئەمە شتێکە کە دزیان کردوتە ئەم شوێنە بۆ ئەوەیە کە شتێکی ترسنۆکانەیە بە سراحەت پێتان بڵێم ئەمەیان کردووە و دیارە هەڵهاتوون بە گوێری سەرچاوەکانش بێەوەی کە بیستمانە دیارە شوێن پای ماتۆڕوشت دیار بووە ئێمە بەبێ ئەوەی کە دەستگامنیەکان بە چواردەوری ئەو شوێنە گەڕاوین وەلی کۆڵینەوە بەردەوامە هەچ کاتێک سەرداوێکمان دەستکەوتەوە ئاماژەی پێکەین و لە هەمان ڕۆژ بۆ پەردەپۆشکردنی شکستەکانیان بەرامبەر بە هێزەکانی پێشمەرگە تیرۆریستانی داعش پەلاماری کێڵگەی نەوتی بە حەسەنیاندا و لە سەردەستی هێزی پێشمەرگا پەلەمارەکەی داعش تێکشکێنرا. دیارە شەمشەمی کوێرەکانی داعش وەک پیشەی هەمیشیان لە چۆ بۆیان کرابێ یان بۆیان گونجابێ کاری تیرۆریستی خۆیان ئەنجام داوە دیارە دزیان کردبوو ناو کارگەی غازی باجوان کە دەکەوێتە باشووری کەرکووک چەند کیلۆمەترێ لە خوار کەرکووکە واتوانی بامستە ناو کارگەی غازی باجوانەوە و چەند کارمەندێ شەهید بکەن و پۆلیس بریندار بکەن و ئێمە لە سەعات سێی نیوە شەو کەمتر خەبەرمان پێگەیشت هێزەکەمان ئامادە کرد بەرەو باجوان جوڵان و توانیمان لە سەعات 5 بەیانیات شەریکەکە کۆنتترۆل بکەینەوە و توانیمان داخلی ناو شەریکەکە بین و هێزەکانی فەوجی کۆماندۆ هێزە ڕەشەکە هێزی محوەری چوار ئەم هێزانە بەشدار بوون لە هەر کات و ساتێکا کە پێویست بکات و هەر جوم و جوڵێکی تیرۆریستانی داعشە بیان هەر خوڕقاتێکی ئەمنی هەبێ دیارە ئێمە لە زووترین کاتاگەینە ئەو شوێنە و هەوڵی کۆنتترۆلی ئەو شوێنە ئەدەین و بە دڵنیاییەوە سەر و ماڵی هاوڵاتیانی کەرکووک پارێزراوە بێ لە سایی هێزی پێشمەرگەی کوردستان. دوای زنجیرە شکستەکانیان لە هەموو بەرەکانی شار تیرۆریستانی داعش لە ڕێی چەند شانەیەکی چەکدارەوە دەیانەوێ معنەویاتی خۆیان بەرز بکەنەوە بەڵام وەک فەرماندەکانی هێزی پێشمەرگە ڕای دەگەێنن ئامادەکاریەکانی هێزی پێشمەرگە شکست بە پیلانەکانی داعش دەهێنێت. ئاسۆ یاسین، کورسات نیوز، ڕۆژئاوای کەرکووک.